سڵاو و خۆشەویستی بۆ هەموو هاوڕێیان و بینەرانی بەڕێز زۆر خۆشحاڵین کە جارێکی تر لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. هیواداری لە هەر شوێنێکە ئێستا گوێتان لێمانە و سێرمان دەکەن لە خۆشی و تەندروستی دابن. ئەم کاتەش بەخێر بێن بۆ بەرنامەی ئەمڕۆ و سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان دەمێننەوە. بینەرانی عزیز، ڕۆژی یەکشەمە واتە دووسبەی 31 جۆزردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە. هاتنی ئەم ڕۆژە بەسەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵە و هەموو ئەو تێکۆشەرانەی کە لە ماوەی 47 ساڵی ڕابردوودا لە ناو ڕێزەکانی ئەم هێزەدا خەباتیان کردووە و بە خەت و ڕێبازی ئەم هێزە شانازی دەکەن لە هەر جێگایەکە هەن پیرۆزبایی دەڵێن. 31 جۆزردان کە هاوکاتە لەگەڵ گیانبەخکردنی هاوڕێ سەعید موعینی ناسراو بەخانە وێڕای ڕێزلێنان لە یادی ئەم هاوڕێ عازیزەمان یادی هەموو گیانبەخکردوانی ناو ڕێزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەرز ڕادەگرین و درود دەنێرین بۆ بنەماڵە سەربەرزەکانیان. هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە شانازیەوە دەتوانێت نیشانی بدات کە بە درێژایی تەمەنی خەباتکارانەی خۆی لە پەنای خەباتی شێلگیرانە و پڕ لە فیداکاری خۆی لە دژی ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی لە کۆمەلگای کوردستاندا هێزێکی وشیاردەر پشتیوانی ئازادی سیاسی و مافە سەرەتایەکانی خەڵکی زەحمەتکێش لایەنگەر و داکۆکیکاری مافی ژنان بووە. بەردەوام تووی ئەندیشە و بیر و باوەڕی و پێشڕەوی لە ناو خەڵکدا چاندووە و موژدەبەخشی دنیایەکی باشتر بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە. ئەمساڵ لە کاتێکدا ئەم ڕۆژە ڕێزدەگرین، ئێران بەگشتی و کوردستان بە تایبەتی لە بەردەم وەرچەرخانێکی سیاسی و کۆمەڵایەتیدایە. لە بەرنمەکانی ئەم هەفتانەی دواییدا تیشکمان خستووەتە سەر ئەم دۆخە و لە بواری جیاجیادا باسی لێکۆتەکانیمان کردووە و ئەم هەفتەیەش لە درێژەی ئەو باسانە لایەنە جۆر بە جۆرەکانی ئەم دۆخە دەخینە بەرباز. جارێکی تر ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە پیرۆز بێت. من داری هەزار ڕیشەم و ڕەگم ڕۆچووەتە نێوەم خاکە و هەموو خوشبنێکیم کوردستانم لە خۆ گرتووە و بە هیچ زریان و ڕەشەبایەک لە بەخیم خەڵکەوەم من کۆمەڵەم. من هاوشانی دا پیرەی پێشکۆمەوە بوو لە نێو چاوان ئاژین بۆی کوردستان و ڕێنی من یەکەم پێش قەراوڵی لە گۆڕناونی زنجیری ساواک و دار و کەلەپچەی من لە قاودەری کرنووش و دەنجی ڕەسە من گوردان شۆرە سوارانی شارەزای سەنگەر و قاڵ. ئازیزان، 31 جۆزردان وەک ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە دەرفەتێکی گرنگە بۆ تێڕوانینێکی تر. بۆ خەباتی پێشمەرگەی کۆمەڵە نەک تەنها وەک ڕابردوویەکی پرشنگداری ئەم هێزە بەڵکو وەک فاکتەرێکی زیندوو لە مێژووی و هاوچەرخی کوردستاندا. بە درێژایی مێژوو خەباتی خەڵکی کوردستان هەمیشە لە نێوان ستەم و سەرکوتکاری و ئێرادەی خۆڕاگریدا بووە. لە کاتێکدا دەوڵەتە داگیرکەرەکان سوپایەکی زەبەلاح و ئامێری تەکنۆلۆژی پێشکەوتویان بۆ سەرکوتی ئەم خەڵکە بەکارهێناوە، پێشمەرگە وەک سیمای خۆڕاگری خەڵک هەمیشە بە باوەڕ و فیداکاری هاوسەنگەکەی ڕاگرتووە و ئێرادەی تەسلیم نەبوونی وێنا کردووە. بەڵام ئەمڕۆ جیهان گۆڕاوە، شەڕی ئەلکترۆنی، درۆن و ژیری دەستگر بوونەتە پێوەری سەرکەوتون. پرسیاری جەوهەری ئەوەیە: ئایا لەم سەردەمەدا فعالیەتی چەکداری هێشتا وەک پێشوو دەتوانێت کارابێ؟ پێشمەرگەی کۆمەڵە هەر لە سەرەتای پێکهێنانی تەنها ئەرکی بەڕێوەبردنی خەباتی چەکداری نەبوو، گرنگتر لەوە ئەرکی هوشیاری و ڕێخستن بوو. مەقاومەتی چەکداری لە خزمەت بەم ئەرکە مانا پەیدا کردووە. ئەلبەت ئەوە دەزانین کە پێشمەرگایەتی کولتورێکە کە لە ناخی کۆمەلگای کوردستاندا ڕیشەی داکوتاوە. لە مێژووی خۆڕاگری ئەم خەڵکە کاتی قەیرانە سیاسیەکاندا بە لە بەرچاوگرتنی هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی پەنابردن بۆ چەک نیشانەی باوەڕبوونە بەوەی کە بەرگری مافی ڕەوای خەڵکە.
دیارە هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی لە مێژوودا زۆر کاریگەر بووە لەسەر ئەوەی کام شێواز لە خەباتی جەماوەری دەبێتە سەنگەری خۆڕاگری. ئەمڕۆ ئەم هەلومەرجە گۆڕانی بەسەردا هاتووە و کوردستان سیمای گۆڕاوە. هەر بەم پێە شێوازی خۆڕاگریش ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە. هێشتا نابێت لە بیری بکەین کە بەم ئاڵوگۆڕیشەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پل لە ئاڵۆزیدا خەباتی چەکداری هێشتا وەک پشتیوان یا پارێزەری خەباتی جەماوەری دەور دەبینێت. چۆن دەسەڵات لەم شوێنانە بەتایبەت ئەو وڵاتانە کە خەڵکی کوردی تیادا پشکراوە جگە لە زمانی چەک و سەرکوت و داگیرکاری زمانێکی تر ناناسن. لە سەراتای هاتنەسەری کۆماری ئیسلامی ئێران کاتێک شەپۆلی سەرکوت و داگیرکاری هەموو ئێران و کوردستانیشی گرتەوە، هێزی پێشمەرگەی کۆمەڵە وەک وەڵامێکی مێژوویی و ڕەوای خەڵکی کوردستان بە تەئسیر وەرگرتن لە مێژووی ئەم شێوازە لە خەبات سەری هەڵدا. بەڵام هەروەک باسکرا لەو کاتێشدا پێشمەرگە تەنها هێزێکی چەکدار نەبوو، بەڵکو و چالاکوانی سەنگەری مقاومەتی خەڵکی کوردستان بوو بەرامبەر بە هێرشی داگیرکاری و بربەریەتی دەسەڵاتێکە ئامانجی سڕینەوەی ناسنامەی نەتەوەیی و سیاسی خەڵکی کوردستان بوو. سەنگەری پێشمەرگایەتی دیوارێکی بەهێز بوو کە بەرگری لە کەرامەت، ئازادی و مافی ڕەوای خەڵکی کوردستان دەکرد، کەوا بوو ئەگەر بیسەلمێنین کە مێژووی خەباتی جەماوەری وەک زیندەوەرێک لە گۆڕانکاری بەردەوامدایە، هەروەک وترا کوردستان سیمای گۆڕاوە و هەر بۆیە کاتێک بە هۆکاری دۆخە سیاسی و نظامی و ئەمنی سنوورەکانی سەنگەری خەباتی چەکداری تەسکرایەوە، خەڵکی کوردستان لە سیمای تازەی خۆیدا نەک هەر کۆڵی نەدا، بەڵکو مقاومەتی خۆی گواستەوە بۆ قۆناغێکی کاریگەرتر. ئەوەش سەنگەری خەباتی جەماوەری بوو، وەک خەباتی کرێکاری، مامۆستایان، بزوتنەوەی ژنان، لاوان و خوێندکاران و ژینگە پارێزان. ئەمڕۆ هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەگەرچی وەک سەنگەرێکی پارێزرا و وەک سمبولی ڕێکخراوبوون و ئامادەیی لە بەردەستی خەڵکو و کۆمەلگای کوردستاندایە، بەڵام لە هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی لەلایەک و هاوسەنگی هێز لەلایەکی تر سەنگەری خۆی لە شەڕی چەکداری گواستێتەوە بۆ بەهێزکردن و پاڵپشتیکردنی خەباتی جەماوەری لە سەراسەری کوردستان. کەواتە ئەگەر لە دەورەیەکدا خەڵکی کوردستان لە سەنگەری شەڕی چەکدارانە بەرگیریان لە مافەکانیان دەکرد و پێشمەرگەی کۆمەڵە چالاکی ئەم سەنگەرە جەماوەریە بوو، لە قۆناغێکی مێژوویدا دەستکەوتێکی گەورەی لە ئێرادەی خەڵک بۆ کۆتایی هێنان بەستەم و چەوسانەوە نەمایش کرد. ئەمڕۆ لە ئێدامەی هەمان بەرگری لە سەنگەری خەباتی جەماوەریدا بەڕێوە دەچێت. پێشمەرگەی کۆمەڵە وەک هێزێکی جەماوەری خۆی لە چالاکی لە سەنگەری خەباتی جەماوەری لە بوارە جیاجیاکاندا دەبینێتەوە و ئەم سەنگەرە ئاوەدان دەکاتەوە. بەڵام لە هەمان کادا ئامادەی خۆی ڕادەگرێ تا لە کاتی پێویست کاتێک خەباتی چەکداری هاتە دەستوری کاری بزوتنەوە کۆمەڵایەتی ئەرکی خۆی بە ئەنجام بگەێنێ. لە ڕاستیدا کۆمەڵە وەک ڕێکخراوێکی پێشنگ دەرکی بەوە کردووە کە هێزی ڕاستەقینە لەم قۆناغەدا لە پەیوەستبوون بە خەباتی جەماوەریدایە. تەرخانکردنی هێز و وزەی کۆمەڵە بۆ پاڵپشتیکردنی چالاکی مەدەنیەکان و بزوتنەوە کۆمەڵایەتەکان مانای دەستبەرداربوون لە ئامانجەکان نییە، بەڵکو بە مانای هەڵبژاردننی بەهێزترین چەکی ئەمڕۆیە، خەباتی جەماوەری کە بە پشتیوانی کرێکاران، ژنان، خوێندکاران و توێژە جیاوازیەکانی کۆمەڵە بەڕێوە دەچێت. ئەو بزوتنەوەیە کە پایەکانی دیکتاتۆریەت دەهێژێنێت. هێزی پێشمەرگە ئەمڕۆ بە ئەم ئامادەی معنەوی خۆیەوە پشت و پەنای ئەم بزوتنەوە مەدەنیانە و بەکردەوە ئەوەی سەلماندووەکە. پێشمەرگە بەشێکە لە خەڵکو و پارێزەری ئێرادەی ئەوانە چەلەشاخ و چەلەشار. جیاوازی شێوازی خەبات تەنها گونجاندنە لەگەڵ پێداویستیەکانی سەردەم. هەموو هەوڵەکان بۆ ئەوەن کە کۆمەلگا لە ڕێگەی ڕێکخراوبوون و هوشیاری سیاسیەوە بگاتە ئامانجەکانی واتە دابینکردنی ئازادی و یەکسانی و دادوەری. ڕێکەوتن نێوان ئێران و ئەمریکا بەڵگەنامەیەکی سەرەتاییە، یعنی ڕەشنووسێکی چواردەمادەیی کە دوای گرژی و پێکدادانەکانی ئەم دوایە بۆ درێژکردنەوەی ئاگربەست و ڕەخساندنی زەمینەی دانیستنی زیاتر ئامادە کراوە.
دوای ئەوە هەریەک لە کۆماری ئیسلامی و ترامپ خۆیان بە براوە دەزانن و دەیان هەوێت ئەم ڕێکەوتنە وەکو سەرکەوتنی گەورە بە خەڵک بفرۆشن و جێگە و پێگەی خۆیان بەهێز بکەن. ئەلبەت ئەوە نابێ لامان سیر بێ، بەڵام بەداخەوە ئەوەی بایەخی کینیا مافی ئەو خەڵکەیە کە یەکەم قوربانی ئەم ململانیە کۆنەپەرستانەیە لە هەردوو بەرەی شەڕەکەوە. ڕۆژی دووشەمەی ڕابردوو شەهباز شەریف سەرۆکوەزیرانی پاکستان ڕایگەیاندووە کە هەردوولا لە هەر کاتێکی تر زیاتر لە ڕێکەوتن نزیک بوونەتەوە و ئامادەکاریەکان بۆ واژۆی ئەلکترۆنیکەکەی کراوە. دۆناڵد ترامپیش وتی کە ڕێکەوتنەکە لەم ڕۆژانەدا واژۆ دەکرێت و دەست بەجێ دوای ئەوە گەروی هورمۆز بەڕووی هەموو کەشتەکاندا دەکرێتەوە. بەپێ ئەو وردەکاریانەی ئاژانسی فەرمی حکوومەت با گێڕانەوە لە سەرچاوە نزیکەکان لە تیمی دانوستنکاری ئێران بڵایم کردوێتەوە. بەرگە سەرەکیەکان بریتین لەوە وەستانی جەنگ لە هەموو بەرەکاندا لە نێوانیاندا لوبنان، پابەندبوونی ئەمریکا بە دەستێوەرنەدان لە کاروباری ناوخۆی ئێران، هەڵگرتنی گەماروی دەریایی و ڕاگررتنی سزای نەوتی لە ماوەی 30 ڕۆژدا، کردنەوەی گەروی هورمۆز بۆ هاتوچووی ئازادی کەشتەکان و دەستپێکردنی دانوستانی 60 ڕۆژە بە توانای درێژکردنەوە لەسەر بەرنامەی هەستەیی ئێران. ئەم ڕێکەوتنە وەک قۆناغی یەکەم سێر دەکرێت و باز لەوە کراوەکە ئەگەری واژۆکردنی لە ژنێف یان شوێنێکی هاوشێوەدا هەبێت. هێشتا بەتواوی دیار نییە کە کەی واژۆ دەکرێت، هەرچەند قسە لە ئەمڕۆیانی ڕۆژی هەینی هەیە. لەگەڵ ئەوەشدا ئەم هەواڵە ڕوبەڕووی ناڕزایەتیەکانی توندی بەشێک لە هێزە تۆندڕەوەکانی ئوسولگرا بووتەوە. ڕۆژی شەمە 23 جۆزەردان خۆپیشاندانێک لە گۆڕەپانی ئێبنسینای تاران بەڕێوەچوو کە تێدا ناڕازیان بە دروشمی وەک قالیباف عێراقچی خوێنی ڕێبەر بوو بەچی بە توندی هێرشیان کردە سەر عەباس عێراقچی و محەممەد باقر قالیباف. هاوکات دەیان ژنی کەفەنپۆش ئێوارەی ڕۆژی شەمە 23 جۆزەردان لە بەردەم بینای وەزارەتی دەرەوە لە مەشهەد کۆبوونەوە و دروشمی توندیان لە دژی عێراقچی و قالیباف وتەوە. ئەمە تا ئێستا هەواڵەکانی مربوط بە ئەگەری ڕێکەوتنی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامیە بۆ یەژین ئەگەر چۆن لە پشت ئەو هەواڵانە کە بە زاهر باس دەکرێت گەلێک خاڵی تر هەن کە لە ئێمە شادراوەتەوە و هەر ئەوانە وا دەکات کە بە قەتعێتەوە باسی ڕێکەوتن نەکرێ. دەرهەرحاڵ ئەگەر ڕێکەوتن لەسەر ئەو خاڵانەی کە لەسەرەوە ئاماژەمان پێدا لەم ڕۆژانەدا بکرێ، پێویستە تۆزێ هەواڵەکان بپشکنین و بزانین چی لە پشتەوە هەیە کە لە خەڵکی دەشارنەوە. دەبێ چاوەڕێ کردارەکان بین، نەک تەنها هەواڵەکان، چونکە لە سیاسەتی جیهاندا ئەوەی دەگوترێت زۆر جار پێچەوانەی ئەوەیەکە لە نهێنیدا دەکرێت. پێش هەموو شتێک دەبێت بزانین ئەو ڕێکەوتنە کە باس دەکرێت پێویستە نەک وەک ڕێکەوتنێکی ئاشتیانە، بەڵکو وەک بەڕێوەبردننی قەیران و گۆڕانکاری جیۆپۆلیتیکی پەناسە بکرێت. بۆیە لە ڕەوانگەی لێکدانەوەیەکی واقعیەوە ئەم هەنگاوانە چەند ڕەهەندێکی شاراوەیان هەیە کە لێرەدا ئاماژەیان پێ دەکەین. یەکەم استراتیژی شکستی قۆناغبەندی و پاراستنی سیستم. پێچەوانەی بانگەشەی سەرکەوتنی مەیدانی لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئەم ڕەشنووسە نیشانەی دەستپێکی پاشەکشەیەکی نەخشە بۆ کێشراوە. ئەمریکا لەم قۆناغەدا نایەوەی سیستمی کۆماری ئیسلامی بە جارێک بڕوخێنێت یان وا لە ئاستی ناخۆدا کز و لاواز بێ کە کۆنتترۆڵی دۆخەکە لە دەست بڕوات، چونکە ڕوخانی لە ناوکاوی سیستمێک بەم قەبارەیە دەبێتە هۆی دروستبوونی بۆشایەکی ئەمنی لە ناوچەکە کە ڕەنگە کۆنتترۆلکردنی سەخت بێت. ئەمریکا دەیەوێت کۆماری ئیسلامی لە ڕێگای فشار و دانوستانەوە لاواز بکات، بەڵام هێشتا وەک هێزێکی سەرکوتگەر لە ناخۆدا بمێنێتەوە تاکو بتوانێت بزوتنەوە جەماوەریەکان کۆنتترۆل بکات، نەک لەبەر ئەوەی بەهاکانی بپارێزێت، بەڵکو لەبەر ئەوەی نایەوێت لەم قۆناغەدا تووشی ئاژاوە و نائارامەکی بێ کۆنتترۆل لە ناوچەکە بێت. دووهەم، دەرکردنی چین و رووسیا لە بازنەی وزەی ئێران. ئەو باسانەی لەسەر دۆسیەی ئەتۆمی و موشک دەکرێن زیاتر وەک سەرپۆش یان دەتوانین بێژین نەرمەکێشن کە بۆ بیرۆڕای گشتی بەکاردێن. کێشەی سەرەکی بۆ ئەمریکا ململانەی گەورەی ئابووری و ژێۆپۆلیتیکیە لەگەڵ چین و دواتریش رووسیا. ئەمریکا دوای ئەوەی لە ڤنزوێلا سەرکەوتنی بەدەستهێنا، ئیستا ئامانجی ئەوەیە ئێران لە پەیوەندیە وزەیەکان لەگەڵ چین داببڕێت. ئەگەر ئێران بە ناچاری ڕوو لە بازارەکانی ڕۆژئاوا بکاتەوە، چین یەکێک لە گەورەترین سەرچاوەکانی دابینکردنی وزەی هەمیشەئی خۆی لەدەست دەدات.
ئەم ڕێکەوتنە لە ڕاستیدا گۆڕانکاریە لە جیۆپۆلیتیکی وزەوە کە تێدا ئێران لە بەرەی شەرقەوە دەگوازرێتەوە بۆ ژێر کاریگەری زیاتری سیستمی سەرمایەداری غەرب. ئەمە هەدەفی سەرەکی ئامریکایە، هەرچەند زانیاری وردمان نییە، بەڵام ناشێ ئامریکا پاش ئەو هەموو تێجووە غەیری ئەوە ڕازی بوو بێ. دەرحاڵ دوای زۆرتر لایەنە شاردراوەکانی ئەم ڕێکەوتنە دەردەکەون. سێهەم داهاتی سیاسی و زەمینەی گۆڕانکاریەکان. ئەو وەرچەرخانە لە داهاتوودا قەیران و هەڕەشەکان بۆ سەر کۆماری ئیسلامی کۆتایی پێناهێنێت، بەڵکو شێوازەکەی دەگۆڕێت. کاتێک سیستمێک ناچار دەبێت بە قەوڵی خۆیان ڕاهبردی مانەوەی دەسەڵاتیان بگۆڕن، لە ڕاستیدا پایەی ئایدۆلۆژیکەکەی لە ناخۆدا دەشێوێت. هەرچەند ئەم گۆڕانە لە بەر مەترسیەکانی بە تایبەت کاردانەوەی ناخۆیەکانی قۆناغبەندی کراوە، بەڵام بەرە زەمینەی ڕووخانی ئایدۆلۆژی کۆماری ئیسلامی خۆش دەکات. ئەم گۆڕانە و لاوازبوونی کۆنتترۆلی سیستم لەسەر داهاتی نەوت و شکستی سیاسی لە ئاستی دەرەوە ئیمکانی ئەو دەرفەتە بۆ بزوتنەوە جەماوەریەکان دەڕەخسێنێت کە لە داهاتوودا چالاکتر ببنەوە. بەڵام ئەمە حتمی نییە، بەڵکو بەوە گرێدراوە کە بزوتنەوە جەماوەریەکانی ناخۆی ئێران تا چ ڕادێک لەم دەرفەتە کەڵک وەردەگرن. ئەم ڕێکەوتنە ئەگەر جێبەجێ بکرێت سەرەتای قۆناغێکی نوێیە کە تێدا سەقامگیری سیستم لە بەرژەوەندی استراتیژیەکانی ئامریکا دەکرێتە قوربانی. بەڵام ئەمە ڕێگەیەک نییە بۆ بەهێزبوونەوەی کۆماری ئیسلامی، بەڵکو پرۆسەیەکە بۆ بەتاڵکردنەوەی وردە ناوەڕۆک و سەرنجام هەڵوەشاندنەوەی کە لە کۆتاییدا دەرفەتی زیاتر بۆ گۆڕانکاریە بنەڕەتیەکان لە ئێراندا دروست دەکات. لەو پەڕی بێهیواییدا من هیوای هەستانەوە و من وزە و ڕێی خڕۆشانم گوێڕادێرە، من کۆمەڵام. من سەهۆڵبەندانی ڕێبەندانم تواندەوە و هەموو قوژبنێشیم خاکەم کردووەتە گوڵە نێرگز و هیوای ژیانەوەم کردووە بە گیانی سروشدا. من داری هەزار ڕیشەم و ڕەگم ڕۆچووەتە نێوەم خاکە و هەموو قوژبنێشیم کوردستانم لە خۆ گرتووە و بە هیچ زریان و ڕەشەبایەک لە بن نایم. من هەڵقوڵاو لە ناخیم خەڵکەوەم، من کۆمەڵام. من هاوشانی داپیرەی پێشکۆمەوە بوو، مامەیش دەست قەڵەشیم و هەموو هەنگاوێکم بۆ ساڕێژکردنەوەی برینەکان و هیوا بە دوا ڕۆژێکی گەشە. من دەنجی هەژار و جووتیاری ئارەق لە نێو چاوان ئاژین بۆی کوردستان و ڕێنیشان دەری ڕزگاری. من فوئادم. من بە کۆڵە پشتیەکەی کۆڵمەوە ساڕێژکەرەوەی ژان و ئازاری برینی بێبەشانیان خاکەم و موژدەدەری هەستانەوەی سەر لە نوێ. من جعفەرم. من یەکەم پێش قەراوڵی لە گۆڕناونی زنجیری ساواک و دار و کەلەپچەی دەستی شۆڕە سوارانی ئەو سەردەمم. من هەمەحسێنم، من کۆمەڵام. من زمانی ئاگرینی شۆڕشم، من لە قاو دەری کڕنووش و دەنجی ڕەسا و دژی چۆکدادانم.
من صدیقم من گردان شار سوارانی شارزای سنگر و قالبوی ژیانی شار و شاخم من لولەی تفەنگی گڕهاوێژی دەستی بەهێزی پێشمەرگەم ناسنامەی من ڕێبازی سووری ڕزگاریە من کۆمەڵام من دەنجی ڕەسایی شەقام و بەگژدا چووی تاریکی و مژدە بەخشی سەڵای ئازادیم من کۆمەڵام ئێرە دەنگ و ئێرە ڕەنجی کۆمەڵەیە درێژەدان بە هێرشە موشەکی و درۆنیەکان بۆ سەر بنکە و بارگاکانی حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە خاکی هەرێمی کوردستان تەنیا ڕنگدانەوەی کردەوەیەکی سەربازی نییە، بەڵکو ئیدامەی استراتیژیەکی شکست خواردووی چەندگەی ڕابردووی کۆماری ئیسلامیە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانە قوڵەکانی ناخۆ. مێژووی کۆماری ئیسلامی سەلماندوویەتی کە هەر کاتێک ئەم دەسەڵاتە لە ناخۆی ئێراندا ڕوبەڕووی ناڕزایەتی جەماوەریەکان داڕمانی ئابووری و شکستی متمانی سیاسی دەبێتەوە بۆ داپۆشینی ئەم لاوازیانە پەنا دەباتە دەرەوە. هێرشکردنە سەر هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەشێکە لە هەمان سیاست. ئاماژ لەم هێرشانە نیشاندانی دەسەڵاتێکە کە دەیەوێت بە چەک و موشەک ئیرادەی دابەزیوی سوپای پاسداران لە ناخۆدا بەهێز بکاتەوە. ئەو هێرشانەی ئەمڕۆک لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێن درێژەکراوی ڕاستەوخۆی ئەو سەرکوتکاریانن کە لە شەقامەکانی تاران، سنا، مەهاباد، زاهدان و کرمانشاندا ئەنجام دەدرێن. کۆماری ئیسلامی کاتێک دەبینێت ناتوانێت دەنگی ئازادیخوازی خەڵک لە ناخۆی ئێران بکوژێنێتەوە، هەوڵ دەدات بە ئامانجگرتنی حەزبە سیاسیەکان لە تاراوگا ترس وەک تاکە ئامرازی مانەوە بەکاربهێنێت. دەزانێت کە بەداخەوە کەسیش لە سەریان بە جواب نایەت. پێویستە ئەم ڕاستیە بە ڕاشکاوی بزانین. ئەو هێزەی کە پێویستی بە موشک بارانکردنی خاکی وڵاتێکی دراوسیە بۆ ئەوەی ڕەوایەت بەمانەوەی دەسەڵاتی خۆی بدات، دەسەڵاتێکی بەهێز نییە. ئەم کردەوانە نیشانەی ئاشکاری لاوازی و شکستی سیاسی ڕژیمە. ئەوان بۆ نمایشکردنی دەسەڵاتی پوچەڵیان هیچ ڕێگایەک شک نابن جگە لە پەلاماردانی حەزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئامانجەکەیان دەربڕینی داواکاری ڕەوای گەلێکە بۆ مافە سەرەتایەکانیان. ئێمە وەک هەمیشە ئەم هێرشانە بە توندی شەرمەزار دەکەین. ئەم کردەوانە نەک هەر پشکی پێشێلکاری ئاشکرای سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستانە، بەڵکو کردەوەیەکی تەرۆریستیە کە ئامانجەکەی تەرۆرکردنی ئیرادەی گەلێکە کە خەون بە ئازادی و دادپەروەریەوە دەبینن. کۆماری ئیسلامی دەبێت بزانێت کە تۆپ و موشک قەد نەیتوانیوە ئەم بزوتنەوەی خاموش بکات و کە ڕیشەیان لە ناخی کۆمەڵگادا کوتاوە. کۆتایی هێنان بەم هێرشانە پێش هەموو شتێک پێویستی بەوەیە دەسەڵاتی تاوانباری کۆماری ئیسلامی تێبگات کە کێشەی ئەوان لەگەڵ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کێشەیەکی نظامی نییە، بەڵکو کێشەیەکی سیاسیە کە بە سەرکوت و موشک چارەسەر نابێت، بەڵکو تەنها و تەنها بەدانی مافەکانی ئەو خەڵکەیە و کۆتایی هێنان بە سیاسەتی سەرکوتکاری ناخۆیی چارەسەر دەبێت. لە هەمان کادا هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی نیشتەجێ لە هەرێمی کوردستان پێویستە چ لە ئاستی ناخۆ چ لە ئاستی دەرەوە بە هاودەنگی هەوڵ بدەن بۆ داڕشتنی سیاسەتێکی ڕوون بۆ پوچەڵکردنەوەی ئەم هێرشانە. سەربەرزی بۆ تێکۆشەرانی ڕێگای ئازادی و نەفرەت لە سیاسەتی تێرۆر و سەرکوت. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش
بەڵێنگی هەردی وڵاتی هەڤاڵی پێشمەرگە سەڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکات بەڵێنگی هەردی وڵاتی هەڤاڵی پێشمەرگە دەرەنجامەکانی ڕێککەوتنی نێوان کۆماری ئیسلامی و ئامریکا بە بەهێزبوونی دەسەڵاتە یان سەرهەڵدانەوەی بزوتنەوە کۆمەڵایەتەکان. ئەمە پرسیارێکە کە چەند هاوڕێ لەوانە کاک بەها، کاک سیروان، کاک حەشمەت و هەروەها هاوڕێ پەروانە لە شارەکانی ڕۆژهەڵاتەوە بەناردنی کورتە پەیامێک لیان کردوین. زۆر سپاس بۆم ئازیزانە. باسکردن لە پەیوەندی نێوان ڕێککەوتن پێگەی دەسەڵاتی سیاسی و چارەنووسی بزوتنەوە ناڕزایەتیەکان لە ئێراندا یەکێکە لە ئاڵۆزترین بابەتەکان کە بە وردی ناکرێشی کاری بۆ بکرێ، چون گەلێک فاکتۆر هەن کە هێشتا لە ئێمە دیار نین. بەڵام وەک سەرەتای تێڕوانینێک بۆ ئەم پرسیارە دەتوانین بە کورتی لەسەر پرسی ئایا ڕێککەوتن دەبێتە هۆی بەهێزبوونی دەسەڵات ئەوە بێژین کە دوو تێڕوانینی جیاواز هەیە. ڕەوانگەی یەکەم لایەنگەرانی ئەم ڕەوانگەیە پێیان وایە هەر جۆرە ڕێککەوتنێکە ببێتە هۆی لادان یا کەمکردنەوەی گەمار و ئابوووریەکان سەرچاوەی دارایی نوێ لە ڕێگەی فرۆشتنی ئازادتری نەوت و ئازادکردنی پارە بلوکەکراوەکان دەخاتە دەستی دەسەڵات. حکوومەت دەتوانێت ئەم سەرچاوانە بۆ چاکردنەوەی بودجە، کەمکردنەوەی گوشارە ئابوووریەکان و بەهێزکردنی دامەزراوە ئەمنی و سەربازیەکانی بەکاربهێنێت. هەروەها ئەمە وەک دانپێدانێکی نێودەوڵەتی بە شەریعەتی سیاسی دەسەڵات تەماشا دەکرێت. ڕەوانگەی دوم لە بەرامبەردا زۆر لێکۆڵینەوە هەن کە لایەن وایە ڕێککەوتن لەگەڵ ئامریکا کە دەیان ساڵە وەک دوژمنی سەرەکی لە ئەدەبیاتی فەرمی داوێنادەکرا دەبێتە هۆی نائومیدبوونی ناوەڕۆکی سەختی ئایدۆلۆژی و تۆندڕەوی لەو دەسەڵاتە. ئەم پاشەکشە دیپلۆماسیە وەک نیشانەی لاوازی لێ دەردەکەوێت و درزە ناخۆیەکانی دەسەڵات تۆختر دەکاتەوە کە سەرەتاکانی هەر لە ئێستەیشەوە دیارە. ئێستش با بزانین ئایا بزوتنەوە کۆمەڵایەتی و ناڕزایەتیەکان دووبارە سەرپێ دەکەونەوە؟ بۆ تێگەیشتن لە ڕەفتاری بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ئێران لە قۆناقی دوای ئەگەری ڕێککەوتن پێویستە لە سێ بەشی سەرەکیەوە سێری بابەتەکە بکەین. یەکەم تێۆری چاوەڕوانی گەشەسەندنی کۆمەڵناسی سیاسی پێمان دەڵێت ناڕزایەتیە گەورەکان ڕێک وابەستە نین بە لووتکەی هەژاری و بێهیوایی، بەڵکو ڕێک لەو کاتەدا سەر هەڵدەدەن کە دوای قۆناغێکی سەخت گۆڕانکاریەکی ئەرێنی بچووک یان ئاسوودەیەکی ڕوون دەردەکەوێت. کاتێک ڕێککەوتن دەکرێت چاوەڕوانەکانی خەڵک بۆ باشبوونی ژیان، ئازادی و خۆشگوزەرانی وردە وردە سەر هەڵدەدەن. ئەگەر دەسەڵات نەتوانێت لە ماوەیەکی کووردا وەڵامی ئەم چاوەڕانە بەرزانە بداتەوە کە بەهۆی کێشە پێکهاتەکانی ئابووری ئێرانەوە ئەستەمە بتوانێت وەڵام بداتەوە، ئەوە ناڕزایەتی لەسەر بنەمای بەڵێنی درۆینا کەڵپە دەستێنێتەوە. خەڵک هەست دەکەن داهاتی وڵات هاتووە بەڵام ناچێتە نێو سفرەکانیان، ئەمەش ناڕزایەتی جەماوەری دروست دەکات. دووەم گۆڕانی ماهیەتی بزوتنەوەکان لە نانەوە بۆ ژیان. بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ئەم دوایانەی ئێران بەتایبەت لە ساڵانی ڕابردوودا نیشانیدا کە چیتر تەنیا بزوتنەوەی شۆڕشی نان یان داواکاری کورتماوەی ئابووری نین. کۆمەڵگای ئێران بەتایبەتنەوەی نوێ ژنان و گەنجان گۆڕانکاری گەورەی بەسەردا هاتووە. متالبات و داواکاریەکانی ئەمڕۆ بریتین لە سەربەستی شێوازی ژیان و ڕەتکردنەوەی ئایدۆلۆژی فەرمی، دادپەروەری کۆمەڵایەتی و نەمانی گەندەڵی سیستماتیک، مافی ژنان و ئازادیە مەدەنیەکان. ئەم جۆرە داواکاریانە بە هێنانەوەی پارەی نەوت و ڕێککەوتنی سیاسی چارەسەر نابن، یانی لە ماهیەتی کۆماری ئیسلامیدا نییە بتوانێت وەڵام بەم داواکاریانە بداتەوە. هەر بۆیە ڕێککەوتنی دەرەکی ناتوانێت درزی قۆڵی نێوان شێوازی ژیانی خەڵک و شێوازی حکمڕانی دەسەڵات پڕ بکاتەوە. سێهەم تێپەڕبوون لە نائومیدیەوە بۆ چالاکی. گوشاری شەڕ و ترس و نیگەرانی ڕۆژانە لە دابینکردنی بژێ و هەندێک جار کۆمەلگا تووشی سڕبوونی سیاسی دەکات و بۆ خۆی جۆرێک لە نائومیدی پەرە پێدەدات و هەر کەسێک جارێ خەریکی ڕزگاربوونی ڕۆژانە دەبێت. کۆتایی شەڕ و زیندووبوونەوەی ئەم هیوایە لە گۆشایشی ئابووری ئەگەر کاتیش بێ دەبێتە هۆی ئەوەی کە کۆمەلگا هەناسێکی ئاسوودە هەڵکێشێت. ئەم هەناسەدانە وزەی دەرونی و مادی پێویست دەبەخشێتە چینەکانی ناوە
چاوەڕاست و خوارەوە تا بتوانن لە قاڵبی خەمینان بینە دەرێ و لە بیری لە ڕێخستنەوەی بزوتنەوە مەدەنی و سیاسەکانیان بکەنەوە. ڕێکەوتنی ئامریکا و ئێران ڕەنگە لە کورتماوەدا وەک سوپاپێکی دڵنیایی کار بکات و بەهۆی داراییەوە کاتی زیاتر بە دەسەڵات ببەخشێت بۆ کۆنتڕۆلکردنی دۆخەکە. بەڵام لە درێژماوەدا بەهۆی بەرزکردنەوەی ئاستی چاوەڕوانیەکانی کۆمەلگا و گۆڕانی بنەڕەتی لە پێکهاتەی سیاسی و کۆمەڵایەتیدا بزوتنەوە کۆمەڵایەتەکان بەهێز و ئەنگیزەی نوێوە دێنە سەر شەقام. کۆمەلگای ئێران نیشانی داوەکە پۆتانسیلی ناڕزایەتی تێدایە، تیا نەکوژراوەتەوە، بەڵکو تەنیا لە ژێر خۆڵەمێشدایە. هیوادارین ئەم کورتە باسە وەڵامی ئەو هاوڕێنەیدا بێتەوە، هەرچەند دەزانین کە پێویستی بە لێکدانەوەی زۆرتریشی هەیە. شەقام بە شەقام کۆڵان بە کۆڵان ژینا زیندووە دلێر و جوان ڕەمزی خەباتە دڵپڕاواتە هاواری ژنە دژدە سەڵاتە بەدوو تاوێڵم ئەی پەریزادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە لاچکەکەت لەسەر جادە بەلادە ژینەی چاوجوان ئەگریجت لەسەر کوڵمت بەلادە ژینەی چاوجوان هەڵدان ژینە بەرخۆدان ژینە ژینە ناوی تۆ کڵپەی ئاورینە هەستە ببینە ئەو ڕقوقینە لە تۆڵەی تۆوە گڕی سوورە سەریشینە سەر هەڵدان ژینە بەرخۆدان ژینە لە دوو تا هاتون گەلی ئازادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە ژینەی چاوکەژە لەچکەکەت لادە لە چەکلادە ئەگریجت لەسەر کوڵمت بەلادە لە چەکلادە بە دوو تا هاتون گەلی بندەستان کۆڵان بە کۆڵان جادە بە جادە ژینەی چاوکەژە لەشکەکەت لادە لە چەکلادە ئەگریجت لەسەر کوڵمت بەلادە لە چەکلادە کاک شەهاب لە نووسراوێکدا تیش دەخاتە سەر ڕێکەوتنی نێوان کۆماری ئیسلامی و ئامریکا و دەڵێ پێم وایە کەم کەس هەیە کە بە هەڵەدا بچێت و وا بیر بکاتەوە کە تێگەیشتنی سەرەتایی نێوان ئێران و ئامریکا بە واتای ئاشتێکی پایدارە. هاوکات بە ئاسایش نابێت بە مسۆگەری ئاگربڕ ناوی ببین. ئێمە لە ڕێگایەکی سەختەوە گەیشتونەتە ئێرە و هێشتا نادیارەکە داهاتوو چی بۆ هەڵگرتوین. هەروەها دەڵێ من کە هەمیشە و لەم ماوەدا دژی شەڕ و دژی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بووم، دژ بە هەر چەشنە دەستێوەردانێکی ئەمپریالیستی شەڕ چەکی ئەتۆمی یان ئالتەرناتیڤێکی دەستکرد و بەکرێگیراو بووم، تەنها و تەنها جەختم لەسەر ئالتەرناتیڤێکی دموکراتیک دەکردەوە کە لە ناو دڵی خەباتی گەلی ئێرانەوە بۆ ڕووخانی ڕژیم سەر هەڵدەدات. ئێستا کە سێری ئەم دۆخە دەکەم ئەم چەند خاڵم لا گرنگە. یەکەم شەڕ و ماڵوێرانی. سیاسەتە ماجراجویەکانی ڕژیم دەرگای بۆ هێرشی سەربازی دەرەکی کردەوە و بەداخەوە شەڕوویدا. لەم نێوانەدا ژێرخانە مادی و کۆمەڵایەتیەکانی بزوتنەوە مەدەنیەکان وێران بوو کە دروستکردنیان زەحمەت و کاتێکی زۆری دەوێت. دووهەم شکستی ئالتەرناتیڤەکان. لە کاتی هێرشەکاندا ئەو گروپانەی چاوەڕێی ئالتەرناتیڤی دەرەکی بوون بۆ ئەوەی بێنە سەر دەسەڵات کەوتنە هەوڵدان بۆ بەستنەوەی چارەنووسی خۆیان، هەوڵێکە بە شکستی مێژووییان
کۆتایی هات. ئەوان نەیانتوانی ببنە ئالتەرناتیف و بەگشتی خەڵکی ئێرانیش نەچوونە ژێرباری ئەو سناریۆوە. سێهۆم پارادۆکسی شەڕ. هەرچەند شەڕ گورزێکی گەورەی لە ناوەندی فەرماندەیی و توانای سەربازی ڕژیمۆشان، بەڵام بەداخەوە ئەو هێزانەی کە بۆ سەرکوتکردنی خەڵک بەکاردێن نەک هەر لاواز نەبوون بەڵکو بەهێزتر و ئامادەترمانەوە. چوارم شکستی لۆژیکی دەستێوەردان. جیاوازیەکانی ترامپ و نەتانیاهۆ لەسەر دۆخی ئێران ئەم تێگەیشتنەدا بەدی دەکرێت. لە کاتێکدا نەتانیاهۆ بە دوای تێکدانی بنەڕەتی ئێرانەوەیە، ترامپ بەهۆی شکستی ئۆپراسیۆنە پێشوەکانیەوە ڕێگای دیپلۆماسی و گوشاری ئابووری هەڵبژاردووە. ئەمەش نیشانەی قبولبوونی درزێکە لە نێوان ئەو دوو هێزەدا، هەرچەند پێم وایە نەتانیاهۆ بێدەنگ نابێت و هەوڵی تێکدانی ئەم تێگەیشتنە دەدات. لە کۆتاییدا کاک شەهاب نووسیەتی ئەم شەڕە بۆ خەڵکی ئێران تەنها زیان بوو، نەک لە جەنگ و نە لە ئاشتیدا. ئەم ڕژیمانە هیچ قازانجێکیان بۆ خەڵک نەبووە، تەنها خاڵی ئەرێنی ئەم تێگەیشتنە کۆتایی هاتنی تێجۆی گیانی و دارایی زیاترە بۆ خەڵک و هەروەها شکستی سیاسی بۆ ئەو لایەنەی وەک ڕەزا پەهلەوی کە دەیانویست بە هاوکاری هێزە دەرەکی چارەنووسی ئێران دیاری بکەن. ڕێگای ڕزگاری هەر ئەو ڕێگایە کە خەڵکی ستەملێکراوی ئێران خۆیان بە بێدەستێوەردانی دەرەکی بۆ ئازادی و یەکسانی هەنگاوی بۆ دەنن. لە ئاخردا ئەوە بێژینکە ئەم هەنگاوە درەنگ یازوو هەڵدەگیرێ، چۆن ئەم ڕێکەوتنە ڕاستە ئاوری شەر دەکوژێتەوە، بەڵام نانێک بە سفرەی بەتاڵی خەڵکی کرێکار و زەحمەتکەش زیاد ناکات. ئێستاش دڕوتام دێبدایی سوود نەڕووخای ئاسمابوونی پیر پێیەش بود کە سۆمایی لە چاو و باوکان ڕاوە بەرۆکی پیرەدایکان دادڕاوە وتەن قەوم و کەس و کار وتەن هۆی ژین و ژیوار وتەن ئامێز و دەیەڵدار وتەن بۆ دەمرمەم مەجار كوندي شوم لبوندي كرد خياني كجنزي كرد قاوزي ونيل خياني وتنجان ودريدايا وتندين المايا سيدين الخبيمايا لبينا لي وتندايا
عزیز بدایار دست دەبێ کۆت هەر برا و وێران بەیەفرێب هەڵۆ لەو شاخسرێمە برێزان نابرێم وتەن قەوم و کەس و کار وتەن هۆی ژین و ژیوار وتەن ئامێز و دەیەڵدار وتەن بۆ دەمە مەزار کاک دیار لە نووسراوێکدا دەڵێ ئەو دۆخەی ئێستا لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئامریکا دروست بووە مەبەستم ڕێکەوتنی سەرەتاییە زیاتر لەوەی کە ڕێکەوتنێکی سەقامگیر بچێ لە ڕێکەوتنێکی لاواز و کاتی دەچێت. هەڵەیە ئەگەر پێمان وابێت ئارامبوونەوەی دۆخی دەرەکی و کەمبوونەوەی گوشاری نێودەڵەتی دەبێتە هۆی نەرمبوونی دەسەڵات بەرامبەر بە خەڵک. لە ئەزمموی ڕابردووی ئێراندا هەر کاتێک دەسەڵات لە قێرانێکی دەرەکی ڕزگار بوو بێت بەشێکی زۆری ئەو توانایەی بۆ بەهێزکردنەوەی ماشینی سەرکوت و چەسپاندنی دەسەڵاتی خۆی بەکارهێناوە. بۆیە ئەم ڕێکەوتنە نەک هەرناگاتە باشتربوونی گوزەرانی خەڵک بەلکو مەترسی ئەوە هەیە ببێتە هەلێک بۆ ڕێخستنەوەی دامەزراوە ئەمنیەکان. لێرەدا بە بڕوای من ینی کاکدیار دەڵێ کوردستان جێگایەکی تایبەتی هەیە چۆن لە دیدی ناوەندی دەسەڵاتە تەنیا ناوچەیەکی جوگرافی نییە بەڵکو حاشیەکی سیاسیە کە هەمیشە وەک هەڕەشە دەبێنێت. لە کاتێکدا کە قێرانەکان لە ناوەند کەم دەبنەوە دەسەڵات بە دوای کاناڵێکدا دەگەڕێت بۆ کۆنتترۆلی زیاتری فشاری ناخۆیی. پێش هەموو شتێک ئەوەی کە دیارە دەسەڵات هەوڵ دەدات ناڕزایەتی سیاسی و کۆمەڵایەتیەکانی کوردستان لە ئاستی داخوازی ڕەواوە دابەزێنێت بۆ ئاستی هەڕەشەی ئەمنی. با بزانین لە ئەگەری ڕێکەوتن سناریۆکانی داهاتوو لە کوردستان دەتوانێت چی بێ. یەکەم گەمارۆی وردەوردە دوورخستنەوەی هێزەکان لە سنوورەکان کۆنتترۆلکردنی هاتوچۆ و لاوازکردنی توانای ڕێخستنی حەزبی ئەمە کەم خەرجترین و لە ڕووی دیپلۆماسیەوە ئاسانترین ڕێگەیە بۆ کۆماری ئیسلامی. دووهەم گوشاری ئەمنی لە ڕێگای بەغدا و هەولێرەوە. بەکارهێنانی پەیوەندیەکان لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان بۆ ئەوەی فشار بخرێتە سەر حیزبەکانی ڕۆژهەڵات لە ڕێگەی بەرتەسکردنەوەی جموجوڵیان. سێهەم هێرش و پەرەدان بە ترر و بەکارهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوان و موشک دژی بنکە و بارگاکان لە قوڵایی هەرێمی کوردستان وەک ئەوەی لە ڕابردوو بینیمان. چوارم تێکدانی ریزی ناخۆی کوردستان. ئەمە مەترسیدارترین سناریۆیە دروستکردنی ناکۆکی بێمتمانەئی و دابەشکردنی نێخۆی سیاسی لە ناو کورد. لە کۆتاییدا کاکدیار دەڵێ بۆ خەڵکی ڕۆژهەڵات ئەم دۆخە نابێت بە ئاشتی ئەوەی دەبینرێت ئاشتیەکی سەختە بۆ خەڵک واتە لە دۆخێکدا کە شەڕی ڕاستەوخۆ کەم دەبێتەوە توندوتیژی لە شێوەی بانگەشەکردن و دەستگیرکردنی چالاکوانان دەبینێتەوە. گۆشاری ئابووری و هەژاری زیاتر دەردەکەوێت. حکوومەت لە ئارامیە کاتێک کەڵک وەردەگرێت بۆ ئەوەی دەستی لە ناخۆدا ئاوەڵاتر بێت. هەر بۆیە پێویستە هێزە سیاسەکان و چالاکوانان لەم قۆناغەدا زیاتر لە هەر کاتێکی تر وشیاری استراتیژی و یەکگرتووی ناخۆیان هەبێت چونکە ئەم قۆناغە قۆناغی تاقیکردنەوەی بەرگری سیاسی و کۆمەڵایەتیە لە بەرامبەر پلانە نوێیەکانی دەسەڵات. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. کاک حەسام لە یادداشتێکدا نووسیەتی لە ساڵانی ڕابردوو بابەتێک لە دوای شەڕ و قوڵبوونەوەی دۆخی ئاسایی لە ئێران
زاراوەکانی سووریایی بوونی باڵکان بوون لە چوارچێوەی ئاکادمی و سیاسیەوە هاتوونەتە دەرەوە بوونەتە بەشێکی دانەبراو لە ئەدەبیاتی دەوڵەت و تەنانەت بەشێک لە نەیارانیش. ئەوەی جێگای سەرنجە ئەوەیە کە ئەم زاراوانە چیتر تەنیا وەک هۆشداریەکی مێژوویی بەکار ناهێنن، بەڵکو بوونەتە ئامرازێکی کاریگەر بۆ ئەندازیاری ترس و کۆنترۆلکردنی خەیاڵی سیاسی کۆمەلگا. جیاوازیەکی بنەڕەتی لە نێوان دیاریکردنی مەترسی و بەرهەمهێنانی ترسدا هەیە. کاتێک باس لە سووریایی بوون یان باڵکان بوون دەکرێت، ئەوەی دەبینرێت سڕینەوەی کات و شوێن و هەلومەرجە سیاسی ئەو وڵاتانەیە. بەکارهێنەرانی ئەم زاراوانە جیاوازی نێوان داخوازیەکانی خەڵک و ئەوەی بۆ بە فاجعە دەسڕنەوە. ئەوان بەم کارە زەنجیرێکی ترس دروست دەکەن کە نیشان بدەن هەر داواکاریەک لە مافی زمانەوە تا گۆڕانکاری ڕیشەیی پێشوەختە وەک هەنگاوێک بەرەو وێرانکاریە. باڵکان بوون ترسە لە کەسرەت یان فرەیی، هەر جۆرە داوایەکی مافی نەتەوەیی یان کەسرەتگرایی لە ناوچەکاندا وەک پیلانێکی دەرەکی بۆ پارچە پارچەکردنی خاک وێنا دەکرێت. لێرەدا کەسرەت و قبوڵی فرەچەشنەیی دەبێتە هاوتای تێکچوونی نیشتمان. سووریایی بوون کە ترسە لە تێکچوون هەر جۆرە خەباتی جەماوەری یان ڕاپەڕینێک وەک دەستپێکێکی شەڕی ناخۆیی و لە ناوچوونی دەوڵەت پیشان دەدرێت. لێرەدا گۆڕانکاری دەبێتە هاوتای شەڕی ناخۆ. بە کورتی یەکێکیان شوێن ئەمنی دەکات و ئەوی تریان کات. بەم شێوەیە دەسەڵات دەتوانێت هەموو جۆرە دەنگێکی ناڕزایەتی پێش ئەوەی دروست ببێت لە ناوخۆیدا بەم بیانەوە کە بکات. ترسناکترین دەرەنجامی ئەم سیاسەتە دروستبوونی ترس لە ترسە لە ناخی کۆمەلگادا. ینی هەر کەسێک پێش ئەوەی داخوازیەکی خۆی دەرببڕێت دەست دەکات بە پێوانەکردنی ئەوەی کە ئایا ئەمە ئەمنیە، ئایا نیشانەی تێکدانی ئاسایشی نەتەوەیە. لە ڕاستیدا ئەم جۆرە ڕەوایەتانە زیندانێک دروست دەکات کە دیوارەکانی بە زمانێکی ئەمنی کە دەسەڵات دایڕشتووە بەڕێوە دەچێت. وا دەکات کە ناڕزایەتی لە چوارچێوەی پاراستنی بەقا و دوورکەوتنەوە لە فاجعەدا ڕێک بخرێ. بە مانایەکی دیکە بە زمانی دەوڵەت ناڕزایەتی دەگێڕێت. ئەگەر وانێک لە سووریە یان باڵەکان وەرگیرێت نابێت تەنیا ترس بێت. دەرسی ڕاستەقینە ئەوەیە کە چۆن سەرکوتی سیاسی، فەشەلی ئابووری، نەبوونی متمانە و ئەمنیکردنیشیان کۆمەلگایان بەرەو وێرانکاری بردووە. بەڵام گفتوگوی ئەمنی ئەم وانە ڕاستەقینانە پشتگوێ دەخات و تەنیا یەک دەرەنجام پێشکەش دەکات. گۆڕانکاری مەکە، داواکاری مەخوازە، هەموو شتێک بەو جۆرە هەیە قبوڵی بکە، چونکە ئەگەرنا هەمومان وێران دەبین. سووریایی بوون و باڵکان بوون ناوی دوو فاجعەی مێژوویی نین، بەڵکو ناوی دوو شێوەی بەڕێوەبردننی ئەگەری گۆڕانکارین. ئەم زاراوانە ئامرازن بۆ ئەوەی سیاسەت لە چەمکێکی ئازادی خوازانەوە بگۆڕن بۆ مدیریەتکردنی ترس تا ئەو کاتەی کۆمەلگا نەتوانێت لەم زیندانەی زمانە ئەمنیەتە بێتە دەرەوە و پێناسەیەک بۆ ئازادی گۆڕانکاری بدۆزێتەوە کە نەبەسرابێتەوە بە ترس لە فاجعە دۆخەکە گۆڕانی بەسەردا نایە. ئەگەر خۆمان لەم زیندانەکە ڕەوایەتی دەسەڵات دروستی دەکات، ڕزگار نەکەین، سیاسەت هەر لە قۆناغی ترس لە ترسدا دەمێنێتەوە.
کاک سابیر لە یادداشتێکدا باس لە دۆخی پڕ لە دڵڕاوکێ و هەڵپەسێردراوی خەڵکی ئێران دەکات کە لە نێوان نەشەڕ و نەئاشیدا گیریان خواردۆ دەڵێ ئێستا 3 مانگ بەسەر دەستپێکی ململانی سەربازیەکانی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیلدا تێدەپەڕێت. لە ئێران نەژیانی ڕۆژانە سەقامگیر بووە و نە بە تەواویش لە ئاگری شەڕدا ماوەتەوە. خەڵک لە نێوان ئەم دوو دۆخەدا هەڵپەسێردراون. ئەمە تەنیا ترس نییە لە بردومان بەڵکو و ماندوویەتی قوڵە لە نادیاری و ناسەقامگیری. خەڵک بە ئومیدی ئەوەن گفتوگۆکان بگاتە ئامانج و ئاگربەستێکی کاتی ڕابگەێنێت، بەڵام کێشەکە لێرەدایە هیچ کەس متمانەی بە هیچ لایەنێک نەماوە لەلایەک ترس لە ترامپ. خەڵک بە بیرهێنانەوەی ڕابردوو دەڵێن چۆن متمانە بکەین دوو جاری پێشوو لە ناوەڕاستی گفتوگۆکاندا هێرشیان کرد کێ دەڵێ سێهەم جاریش نایکات. ترس لە حکوومەت. ئەو لایەنەی تری ئەم ترسە دەسەڵاتی ئێرانە ئەزمموی مێژوئی نیشانی داوە هەر کاتێک قەیرانێکی دەرەکی دروست دەبێت حکوومەت فەزای نێخۆیی زیاتر تەنگ دەکاتەوە و زیاتر سەرکوت و بێمافی دەسەپێنێ بۆ حکوومەت. دۆخی شەڕ دەرفەتێکە بۆ ئەوەی بە ناوی پاراستنی ئاسایشی نەتەوەئی و بەرەنگار بوونەوەی دوژمن دەنگی ناڕازی خامۆش بکات. هەر ئەو ماوەیە لە سێبەر و بێدەنگی شەڕدا سزای لە سێدارەدان و دەستگیرکردنی چالاکوانان زیادی کردووە. بەستنی ئینتەرنێت تەنیا کێشێک نەبوو بۆ هەواڵ بەڵکو بڕینی هەناسەی ژیانە. زۆرێک لە گەنجان کە لە ڕێگای ئینتەرنێتەوە کاریان دەکرد لە ناوکاو ژیانان ئەفلیج بوو داهاتویان لە بەردەم تاریکیەکی ڕەهدایە. ئێستا پرسیاری خەڵکی ئێران ئەمەیە ئەگەر بەیانی ئاگربەستیش بگرێت چی دەگۆڕێت؟ ئایا ئابووری هەڵاوسان و بێکاری چارەسەر دەکرێت؟ ئایا ئازادیەکان سەقامگیر دەبێ؟ ئایا ئینتەرنێت بە هەر بیانوێک دیسانەوە داناخرێت؟ ئەم ڕێکەوتنە کە باسی دەکەن ئاشتی نییە بەڵکو تەنیا پشوێکی کورتە تا شەڕ و سەرکوتێکی نوێ دەست پێ بکاتەوە. خەڵکی ئێران تەنیا خوازیاری ئەوە نین کە بردومان بوەستێت کە ئەڵبەت زۆر گرنگە، بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە ئەوان خوازیاری کۆتایی هێنان بەم دۆخە هەڵپەسێردراون. ئەوان دەیانەوێت بتوانن بۆ داهاتوویان بەرنامەدا بنن، ژیانیان دابین بکرێ، ئەمنیەتیان هەبێ، بزانن ئینتەرنێتەکەیان ئیش دەکات، ئەندامانی خێزانەکانیان لە زیندانەکان ئازادن و داهاتوویان لەسەر گۆڕانکاریە ناڕوونەکانی سیاسەتی دەرەوە ڕانەوەستاوە. ڕاستیەکە ئەوەیە تا ئەو کاتەی ئاشتی تەنیا مانای نەبوونی بردومان بێت و مافە بنەڕەتیەکانی خەڵک و ئازادیەکان بە ئەنجام نەگات، ئەم دۆخە هەروەکو ساعاتێکی بۆم ڕێژگرا و لە سەرسنگی کۆمەڵگا دەمێنێتەوە. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. کاک باوەڕ لە یادداشتێکدا نووسیەتی بۆ ساڵانێکی زۆر قەڵەم تەنها ئەرکی ئاوێنەیان هەبوو، ئاوێنەیە کە تێدا بێکاری، هەژاری، نادادپەروەری و تاڵلەکردنی سامانی گشتی بە ڕوونی دەبینرن. نووسەران و ڕۆشنبیران بە وردی و بە پەرۆشەوە ئازارەکانی کۆمەلگایان باس دەکرد، بەڵام ئەمڕۆ کاتێک لە بەردەم کۆمەلگایەکدا وەستاوین کە پڕە لە زانیاری بەڵام کەمە لە چارەسەر، پرسیارێک وێڵمان ناکات پاش ئاگایی و هوشیاری ئیترچی. ئێمە لە سەردەمێکدا دەژین کە هەموو خولەکێک وێنەیەک یان ڤیدۆیەکی ناخۆش لە هەر گۆشەیەکی جیهانەوە دەگاتە دەستمان. ئەمە هەرچەندە ئامرازێکی گەورەیە بۆ ئاگابوون، بەڵام بووەتە تەڵەیەکیش. ئێمە تووشی جۆرێک لە ماندووبوون و بێزاربوون بەرامبەر بە ئازار دەکات. کاتێک بەشێکی زۆری کاتمان لە ناو زیندانی تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بەفیڕۆ دەدەین، من پێم وایە بەهای ڕاستەقینەی ئاگایی لە دەست دەدەین. تەکنۆلۆژیا دەبوو کلێڵ بێت بۆ
تەواوکردنەوەی زەنجیرەکان، بەڵام ئەگەر تەنها بۆ بەسەربردننی کات بەکاربێت خۆی دەبێتە زەنجیرێک لە هێزی گۆڕانکاریمان لێ دەسێنێتەوە. نووسین تەنها شکایەتکردن لە دۆخی ئێستامان نییە، بەڵکو و نەخشەکێشانە بۆ داهاتوو. گەر قەڵام بیەوێت خزمەت بە کۆمەلگا بکات، دەبێت لە تەماشاگەری کارەساتەوە بگۆڕێت بۆ داڕێژەری چارەسەر. کاک باوەڕ لە بەشێکی تری یادداشتەکەیدا دەڵێت بە بڕوای من کۆمەلگا پێویستی بە گفتوگۆیە لەسەر چۆنیەتی پێکەوە ژیان و گەیشتن بە مافەکان بە ڕێگەی ئاشتیانە و ڕێکخراوەی. ناڕزایەتی بێپلان دەبێتە هاوڕێیەکی کاتی، بەڵام بەشداری مەدەنی و ڕێکخراوبوون دەبێتە هێزێکی گۆڕانکار. ئەگەر ئاگایی نەبێتە هۆی گۆڕینی بیرکردنەوەی ڕۆژانە و شێوازی ژیان، تەنها وەک زانیاریەکی زیادە لە مێشدا دەمێنێتەوە. نووسەر، ڕۆژنامەنووس و هەرتاکێکی ئاگا بەرپرسیارەتێکی ئەخلاقی لە ئەستۆدایە. چیتر نابێت تەنها بڵێن ئەمە دۆخێکەیە، بەڵکو دەبێت پرسیار بکەین چۆن ئەم دۆخە بگۆڕین. بەرهەمێکی ئەدەبی و فکری ئەگەر نەتوانێت شرایەک بۆ تاریکی هەڵبکات، تەنها ڕشکردنەوەی کاغەزە. ئێمە پێویستمان بۆ نووسەرانەیە کە نەک هەر ئازارەکان بە بیرمان دەهێنەوە، بەڵکو ڕێگاکانی دفاع، فێربوون و ڕێکخراوبوونیشمان پیشان دەدەن. ئازارەکانی خەڵک تەنیا پێویستیان بە هاوسۆزی نییە، پێویستیان بە چارەسەری بە کۆمەڵ هەیە. با قەڵەمەکانمان لەمە دووە تەنها ئازار نەگەێڕنەوە، با ببنە نەخشێک بۆ ڕزگاربوون. ئەگەر قەڵەم ئامانجی وشیارکردنەوە بێت، دەبێت دەستی بۆ ئەو هەنگاوانش بچێت کە ئێمە لە ئازارەوە بەرەو هیوا دەبن. ئایا کاتی ئەوە نەهاتووە لە بڕی ئەوەی تەنها باسی ئازارەکان بکەین، بپرسین چۆن دەتوانین بە یەکگرتووئی و بەپێ بەرنامە متمانە و هێزی خۆمان بۆ گۆڕانکاری بەکاربهێنین؟ زۆر بەداخەوە ئاگادار کراین کاک جەمشید سادقی پێشمەرگەی دێرینی کۆمەڵا بەهۆی نەخۆشینەوە لە تەمەنی 60 ساڵی گیانی بەخ کرد. کاک جەمشید سادقی ناسراو بە جەمشید یەنگیکان لە ساڵی 1345 هەتاوێ لە بنەماڵەیەکی زەحمەتکێش لە گوندی یەنگیکان سەر بە ناوچەی دیواندەرە چاوی بە ژیان هێنا. لە قۆناغی منداڵی و هەرزەکاریدا بە کەسایەتێکی ڕووخۆش دەناسرایەوە. بەهانەچوونی خەڵکە تایبەتمەندیە دیارەکانی بوو کە وای کرد بوو لە ناو خەڵکی ناوچەکەدا جێگایەکی تایبەتی لە دڵان هەبێت. لەگەڵ دەستپێکی چالاکی شۆڕشگێڕانەکانی کۆمەڵە لە ناوچەی دیواندەرە، جەمشیدی گەنج کە تینووی دادپەروەری و ئازادی بوو، ڕووی کردە ئامانجە مرۆئی و یەکسانی خوازەکانی کۆمەڵە. ئەو لە ڕێگای ڕزگاری کۆمەلگای لە ئامانجەکانی کۆمەڵەدا دەبینیوە. سەرەتا بە شێوەی نهێنی هاوکاری پێشمەرگەکانی دەکرد، بەڵام خۆشەویستی بۆ ئازادی و ڕزگاری زەحمەتکێشان وای لێکرد بۆ ئەوەی کاریگەری زیاتری هەبێت. لە ساڵی 1363 بە فەرمی جلی پێروزی پێشمەرگایەتی لەبەر بکات و تێکەڵی ڕێزەکانی پێشمەرگەی ڕێکخراوی ئاشکرای کۆمەڵە لە ناوچەی دیواندەرە بێت. کاک جەمشید وەک پێشمەرگەی گوردانی کاوە ڕێکخرا و نزیکەی 4 ساڵ لە ڕێزەکانی خەباتی کرد. هاوڕێ پێشمەرگەکانی بە مرۆڤێکی ڕووخۆش، قسەخۆش، پڕوزە و دڵسۆز و جێگای متمانەوە بیریان دێتەوە. کاک جەمشید لە زۆربەی شەڕەکانی ناوچەی دیواندەرە دژی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی بە ئازایانە بەشداری کردووە. کاک جەمشید پاش چەندی ساڵ تێکۆشان لە کۆتاییەکانی ساڵی 66 بەهۆی کێشەی سەختی بنەماڵی و پێویستی بە خێوکردنی بنەماڵەکەیان ناچار بوو واز لە خەباتی ئاشکرا بهێنێت و بگەڕێتەوە گوندەکەی. سەرەڕای ئەوە ساڵێک دواتر هەستی کرد ڕێگای ڕاستەقینەی گەیشتن بە ئامانجە یەکسانی خوازەکانی کۆمەڵە بوون لە ڕیزەکانی پێشمەرگایەتیدایە، بۆیە لە ساڵی 67 بڕیاری گەڕانەوەیدا. باوکی کۆچی دوایی کرد و بارگرانی سەرپەرشتی بنەماڵەکە بە تواوی کەوتە سەرشانی کاک جەمشید کە ڕێگای نەدا جارێکی تر بگەڕێتەوە ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵەدا. هەرچەند کاک جەمشید نەیتوانی بگەڕێتەوە ڕیزی پێشمەرگا، بەڵام هەرگیز لە ئامانجە مرۆیەکانی خۆی پاشکەس نەبووە. فێرکاریە سیاسی و ئەخلاقیەکانی کۆمەڵە لە ناخیدا چەکەرەی کردبووە، ئەم وەفاداریەی لە ڕەفتار و کردەوەی ڕۆژانەیدا لە ناو خەڵکدا پیشان دەدا.
هەر ئەم مێژووە خەباتکاریە و پێداگریەی لەسەر باوەڕەکانی بوو بەهۆی ئەوەی چەندین جار لەلایەن دامەزراوە ئەمنیەکانی ڕژیمەوە بە تاوانی کۆمەڵەبوون تووشی گوشار ئازار و لێپرسینەوە بێت. بەڵام ئەو گوشارانە و ئەو هەڕەشەکانی ڕژیم هیچ کامیان نەیانتوانی کەمترین زیان بە ئێرادەی پۆڵائین و باوەڕی قوڵی ئەو بە کۆمەڵە و یەکسانی مرۆڤەکان بگەین و لە بەرامبەر هەموو ئەو تنگانەدا ڕاوەستا. تا دوا ڕۆژەکانی ژیانیشی وەک مرۆڤێکی بەڕێز پشتگیری بێدەسەڵاتان و کەسایەتیەکی خۆشەویستی ناو خەڵکمایەوە. بەداخەوە ئەم مرۆڤە بەڕێز و تێکۆشەرە دڵسۆزە پاش ساڵانێک خەبات و بەرگری لە بەرامبەر نەخۆشیەکی سەختی شێرپەنجەدا دۆڕا و ماڵاوایی لەشیان کرد. ناوی کاک جەمشید سادقی وەک پێشمەرگەیەکی ئازا، هاوڕێیەکی فیداکار و مرۆڤێکی بەرز هەمیشە لە مێژووی خەباتی ئازادی خوازانەی کوردستان و لە یادی هاوڕێیان و خەڵکی ناوچەکەدا بە زیندوئی دەمێنێتەوە. یادی بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەیشتە کۆتاییم ئەڵلقەی بەرنامەی ئێمە بینەران. سپاس بۆ بینین و هاوکاری و پەیوەندیەکانتان، هیوادارین لە بەرنمەکانی داهاتوشدا لەگەڵمان بن. تا دیدارێکی تر خۆتان و خۆشەویستاتان لە خۆشی و تەندروستیدا بپارێزن. ماڵەوە.